إصلاح والرئيس حرمته كواد قوس بتوزع كذا توزع ترتيب ما على كتم أواكل آرام أحمد هو أما كابلا شيء إزعاجي أي هوال إذا جوانش كان ترتيب كبا قرباني ومعيدة بلا أنا هاتشاوم شيء هاتوهيني أو بتاعتو شنبوا شاوم سولبوا براسي واسعك الزوز برو خرابي أرواه أيتر نازين شيء كين بخو أرى والله ميتر مجبوري شم أمدوش يشوا هروا جاجا قصتان بوب كمو رأكاني خوم بلم عزيزاني من باش أمير ترتيبو بزانين والله عزيزان كنتو كرمانشي بيتان بلم تشاوم ويرانا بخوا والله ميتر تشارمنية چی بکەین ئەو لایەم ئەهاچی لێ هاتووە حەیف و جەخار نەراوەڵا قوربانی ئێوە زۆر سپاستان دەکەم هەمووتان بەخێر بێن سەر چاوی من هاتن ئازیزانی ئارام ئەحمەد ڕێز و حورمەت بۆ هەموو لایەک بۆ ئێوە ئازیزان و خۆشەویستانی من ئەم شەویش لە خزمەتانە بین بۆ کۆمەڵێ قسە و باس هیوادارم کە ڕائەکانم بڵێم و کەسی ناڕەحەت نەبێت ئەم سەردەمە سەردەمی تڕە دیموکراسی نییە خۆشەویستان هەر کەس ئەبێ ڕای خۆی بە ئازادانە بڵێت خۆ ناکرێت ڕاکان وەکو یەکوا بنوانە بابەتان ئەرە وەڵا ئەو کوڕە ئەو ئیعترافە کردوێت لەسەر کوشتنی ئەو ناویچی هاوکار جاف بەڕاستی زۆر فەزاحەتە ئەوە زۆر ناشرینە یعنی تۆ ئاوا بێیت لەسەر ترۆرکردنی کەسێک ئاوا بە ئاشکرا کردبێتت سەلماوە بەڕاستی ئەوە زۆر کارەساتە من نازانم پاڤڵ چۆن ئێڵێ ئەوە بەسەریا تێپەڕێ ئەوە چۆن قبوڵی یەکا لە حقیقەتە ئەو ئینسانە دیارە زۆر ئەحمەقە لە واقع بەهەرحاڵ شتەکە ئیسپات بوو تازە هیچ بەڵام من حەقم بەسەر ئەو بابەتەوە نییە بۆ کاتی تر با بزێن ڕۆژگار وەزعەکە چۆن لێکە بۆیە خۆشەویستان من کۆمەڵی قسە و باسم هەیە لەسەر مەسائلی هەڵبژاردنەکان و وردە وردە ئەچمە ناو بابەتەکانەوە و ئومێدەوارم کە بتوانم سوود بە هەموو لایەکان بگەێنم و من وەکو ئینسانێکی ئەم سەردەما بەخێر بێن سەر چاوەکانی من تەنها و تەنها بیر و بۆچوونەکانی خۆم ئەڵێم بەڕاستی مجامەلەی کەسیشم پێ ناکرێت لە حەقیقەتە ئیتر وەکو تۆ چۆن ڕێکلامەکەی بۆ فڵانە حیزب ئەو حیزب ئەوە مەسەلەن تۆ بەنمونە بەشەر هەیە ئەوەندە بێ ئەدەبە خۆشەویستان ئێستاشدا ئەنیشێت بۆ نمونە دیفاع لە بنەماڵەی بازانیە کات تا ئەو دەرەجەیە دیفاع لە یەکێتیەکە دیفاع لەوە لەواکە یەکاکە کەسی تریش مافی خۆیەتی کە قسە و باسەکانی خۆی بکات سەرەتا ئەمەوەیە لەسەر هین لەسەر هەڤاڵ ئەبوو بەکر دو سێ دەقیقە قسە بکەم خۆشەویستان براکی هەڤاڵ ئەبوو بەکر پۆستێکی کردووە لەسەر من لە پۆستەکە خۆشەویستان ئەمە شەماڵی برای ئەبوو بەکرە برای عەفو برای ناویشی هەڤاڵ ئەبوو بەکرە مەها باشە من چۆنی لێکم کە ڕاست دەرکەوێت خۆشەویستان وەڵڵاهی سەیرە بە قورئانێکی لێکم نازانم کێشەکەی لە چییە وەڵڵای بێ ئەو نهێنیە بدۆست بۆ بە قورئان بەهەرحاڵ ئەمە هەڤاڵ ئەبوو بەکر شێریشی کردو بۆ لای خۆی شێرە پڵەنگە چیە کردوێتی بە ماریفەتن سەگی هەندەران خۆزگە ناکەسان لیان فێر دەبان هاتووە براکەی هەڤاڵ ئەبوو بەکر و هەڤاڵ ئەبوو بەکریش خۆی هێناوێتی لە لای خۆی شێری کردو دوایی سڕیوێتیەوە من لێرەوە بە شەماڵی برای هیناڵێم برای هەڤاڵ ئەبوو بەکرەڵێم ئەگەر کە تۆ منێ کردووە بە سەگ ئەگەر تۆ مامۆسان نەبوو بوویت و لە دوای ئەوە کە هەڤاڵ بوو بە پارێزگار نەبووبی نەچووبی بۆ لای هەڤاڵی برات و وڵاتە وڵاتێک و کلک شوێنی نەکەوتە بیت ئەوە تۆ ڕاستەکەی کاکە من قبوڵ بۆ لە حەقەتە بەڵام سەگ تۆی کە درۆکەی کە مامۆسا بوویت کە هەڤاڵ دایناوی لای خۆی و کوناوکون ئەو ژێڕێ ئەم وڵاتە و ئەو وڵات وە خۆ دەوڵەمەند کردووە هەموو ئەمانە ئەوەیە پاشان هەڤاڵ ئەبوو بەکر عەلە ئەساس دکتۆرای هەیە لە ئەدەبە بەڵام هاتووە ئەم قسەی ئەوی شێر کردووە بڵاوی کردوێتەوە باشە
تۆ ئەگەر هەڤاڵ ئەبوو بەکرد تۆ دوکتۆرە لە ئەدەبا بهێنایە بەڕاستی بە ئەدەبە بوویت باشە بەڵام دکتۆراکەی تۆیش وەکو چی وایە وەکو بە نمونە کێ بوو ئەو نووسەرەکە ئەی وەڵام مەلا مستەفا فەیلسوفە لە خۆیەوە مەلا مستەفا نامەیەکی دڵاری نییە بۆ حەمایل خان کەچەی وەڵا فەیلسوفە باشە لەبەرەوە من بە شەماڵ ئەڵێم بە هەڤاڵیش ئەڵێم سەگ ئەو کەسەیە کە لە بەرامبەر دژایەتی پارتیە 250,000 دەنگی ئێنێ بۆ 4 ساڵ بەڵام 7 ساڵە پارێزگای سێمانیە سەگ ئەو کەسەیە کە قاتی سەرەوەی پارێزگاری داگیر کردووە تەنها خۆی و ژن و برا و کەس و کارەکەی لەویان یەک کەس بۆی نییە بڕوە لەبەر گەندەڵی سەگ ئەو کەسەیە کە ئەبێ بە دارشەقی کۆسەر ڕەسوڵ ئەشۆ بنهەنگڵی سەگ ئەو کەسەیە کە بە بەرچاویەوە لەو سلێمانەیە شاخ و گرد و دار و بەرد و عەرز و ئاوی داگیر کرا فرۆشرا دزرا بەڵام هەڤاڵ نەیتوان یەک قسە بکات باشە کەواتە ڕاستیەکەی ئەوەیە کە سەگ ئێون بەڕاستی باشە سەگ ئەو کەسەیە کە دزی لەو میلەتە ئەکا سەگ ئەو کەسەیە کە لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان ئەژی سەگ ئەو کەسەیە کە ئەو سلێمانی هەمووی دزرا تۆ پارێزگاری بووی نەوتوانی قسە بکەیت باشە شەماڵ تۆ سەگی کە ئیسفادە لە براکەتەکەی باشە خەریکی دزی و ڕاوەڕووتی و وەکو کلکی سەگ شوێن هەڤاڵ کەوتووی وڵاتەوە وڵات و خەریکی ئەم بابەتانێت من سەگ نیم بەڕاستی من 28 ساڵە لەسەر هەڵوێستەکانم ئاوارەی وڵاتی ئەوروپام باشە 28 ساڵی ڕەبەقە ئێوە حەتان چییە بە تاکە پێڵاوەکانی ئارا مەحموود ببن باشە حەتان چییە بەڕاستی سەگی بەرقاپیەکەم لە ئێوە زۆر شەریفترە بەڕاستی هەر سەگی بەرقاپیەکەم هەڤاڵ و شەماڵی برای ئێوە خەوکو پێمتن ئەوە ناڵێبتی ئێمە بێتەرەفین من پێم ئێوە بێشەرەفن هەر بەڕاستیش ئێوە بێشەرەفن بێتەرەف نین باش ڕاستی بزانن ڕۆژێکیش دادێ لەو سلێمانیەیە ئێوە وەکو کلشی سەگ لێ ئەکەون ئەبێ ئەو ئارا مەحمەد تفتان لێ بکا بەڕاستی باش ڕاستی بزانن ئەمە ئەو بابەتە دەرێ کۆتایی پێهێنم و ئەوە وەڵامێ بوو بە شەماڵ کە ئەم میعرەی بۆ ئارا مەحمەد دانابوو بە معریفەتن سەگی هەندەران خۆزگە ناکەسان لیان فێر دەبان بەڕاستی ئێوە ناکەس بچن بەڕاستی ئێوە کۆمەڵی خەڵکی سوالکەر بوون گۆڕان هێنانی لە دواییشە هەمووتان نۆشتە سەفایی و گوێزەکان هەنێکیان پوچەوە هەمووتان پوش دەچون بەڕاستی ئێوە ناکەس بچن ئێوە سەگن بەڕاستی باشە ئارا مەحمەد 28 ساڵە وڵاتەکەی خۆی نەبینیوە لێرەوە بەبێ هیچ بەرژەوەندی و مەسلاحەتێ دژایەتی یەکێتی دژایەتی پارتی هەرچی مەسئولە هەرچی شتە کردومە لە پێناوی خەڵکە خۆم تەنها باجەکەی ماوە تەنها زەرەرم کردووە تەنها قوربانی بووم بەڕاستی ئەیشم توانی هەر لەناو ئەو یەکێتیە هەڤاڵ بوو بەکرد لە شوێنێکا بوومایە تۆ مەسینەوە بۆ هەڵگرتمایە باش بیزانی تۆ ئاو کردایە بەدەستما بەڕاستی ئەی چۆن بەڵام من قوربانی هەڵوێستەکانمم قوربانی ئەوم کە من دەستەمۆ نابم بەڕاستی بە هیچ شتێک ئەرەوەڵا هەی منافقی زۆڵ اینجا ئەچمە سەر بابەتەکە خۆشەویستانی ئارا مەحمەد قسە بە لاهور ناڵێم کاکە بە ئارەزوی خۆم نییە قسەی پێ ناڵێم بە تۆ چ ڕەبتی هەیە کاکە لاهور برادەرمەوە قسەی پێ ناڵێم کاکە خۆ بە زۆر نییە قسەی پێ ناڵێم لاهور لە دەسەڵاتا بووە من دژی بووم دەیان لایڤم لەسەری هەیە باشە دەیان بابەتم دژی هەیە ئێستا هاتووە بەچاوی هەموو کووردا ئەڵێ من تۆبەم کردووە من لەو دەسەڵاتا بووم کاری خراپم کردووە ئێستا پەشیمانم گەڕاومەتەوە بۆ ناو میلەت باشە ئینسانێکی کافر و بێدینیش کە هەزاران قسەی بە ڕەب العالەمین وتبێ کە هات و وتی کاکە من بەخوای خۆی وت کاکە من تەوبەم کردووە کاری خراپم کردووە لەگەڵ ئەم زاڵمانە بووم ئێستا ئەمەوێ قەرەبووی کەمەوە من قەرەبۆکەی لێوەرەگرم خوش قەرەبۆکەی لێوەرەگرێ لەبەرەوە قسەی پێ ناڵێم بمرن یەک قسە بەداوی شەڕنەگی ناڵێم باش بیزان تۆ لەبەرەوەی لاهور لەبەرەی دەسەڵاتان نییە بەیانی لەبەرەی دەسەڵاتا بێ گەندەڵیە بکات دزیە بکات زوڵمێ بکات وەک پەلاماریەمەوە سەد جاریکە پەلاماریە دەمەوە بەڕاستی تۆ نایە ئێستا دانای ئەحمەدی کە لیدەری بژوتۆی گۆڕانە ئەو دەستی نەبووە لە ڕسواکردنی بژوتۆی گۆڕانە بەڵام ئێستا هەر پاڵپشیشی ئەکەم نەک دژایەتیشی ناکەبی دانای ئەحمەدی هەزاری وەکو تۆ قسە بکە لە ژیانما هەتا ئەم قۆناغا هەتا دانا ئیشی باشکە لە وەکو لیدەری بژوتۆی گۆڕان من نەک دژایەتی ناکەم ئەسڵ پشتیوانیشەکەم ئەمە ئارا مەحمەدە بەڕاستی سبەینێ دانایش تەسلیم بێ بە ئیرادەی یەکێتی و پارتی گەندەڵی بکە ئەوە بکە دەستەکەم بەشەکردن لەگەڵیا
من ئاوان بەڕاستی بەیانی قوبا تاڵەبانی بێتە بەرەی گەلەوە کاری باشە بکە کاری محتەرەمانە و پیاوانە بکە ئارام ئەحمەد پشتیوانی ئەکات هەر ئەو قوبا تاڵەبانیە هەر ئەو پاڤڵ تاڵەبانیە بەڕاستی ئەوە هەڵوێستی ئارام ئەحمەد ئینگلیزەکان قسێکی جۆنیان هەیە نە دوژمنایەتی هەتا هەتایی هەیە نە دۆستی هەتا هەتاییش هەیە پاڤڵ تاڵەبانی ئیشی جوانکە من لە خزمەتە دیفاعی لێ یەکەم بە دڵ و بەگیان باشە قوبا تاڵەبانی کاری باشە بکە من پشتیوانی ئەکەم لاهوری شێخ جەنگی سەردەمانە لەگەڵ ئەم زاڵمانە بووە ئێستا وازی هێناوە دوور کەوتۆتەوە دوای سێ چوار ساڵ حرەکەتێکی دروست کردووە سەدان هەزار ئینسان لەگەڵ یایەتی بە هەموو پێنە بە هەمومانایە من شەڕی لاهوری شێخ جەنگی ناکەم تەواو کەیشتی بە شتی خراپی کرد بەسەر چاو بزانە لێ بورم 1 سانتیمەتر تەواو ئەوە وەڵامی ئەوەشمایەوە پێویست ناکە قسە قۆڕانە بکەن بەڕاستی عەزیزان سەرەتا ئەمەوێ بە هەموو لایەکتان بڵێ ئەگەر ئەم جارە پارتی یەکەم و یەکێتیش دووهەم بێت ئیتر من سیاسەتی خۆم ئەگۆڕم بەڕاستی چونکە لەم قۆناغەیە من لەوە دڵنیام پارتی و بنەماڵەی بارزانی لە 10-12 کورسیەوە هەتا 16 کورسیە نەخوارەوە کە ئەمە کارێکی زۆر پۆزتیف و باشە بەڕاستی جا نەتیجەی هەڵبژاردنەکان چیە بێ و چی نابێ جارێ با بوەستین ئەوەشتان پێی ئەڵێم کە لەوە گومانتان نەبێ کە بە دەنگدان و لە ڕێگەی سندوقەکانەوە بەچوونە پەرلەمان هیچ شتێک ناگۆڕێت ئەمە قسەی ئارام ئەحمەدە بەڕاستی هیچ شتێک ناگۆڕێت چونکە هەمیشە من وتومە گۆڕانکاری لە ڕێگەی سنووقی دەنگدان و لە ڕێگەی پەرلەمانەوە ناکرێ چونکە دوو حیزب باڵا دەسن کە هێزی سەربازیان هەیە و پارۆ چەک و چبەخانەیان هەیە پەرلەمان قیمەتی نییە بەیانی بنەماڵەی بارزانی 30 کورسی بێنێت باشە 30 کورسی بێنێ حکومەتی بۆ دروست نەکرێ ئەچێت دێگەڵە داخە ئەڵێتەوە بینیمە لە سەردەمانەکە بینیمان کە دوو پەرلەمانمان هەبوو سەوز و زەرد سەوز لە سێمانی بوو زەردیش لە هەولێر بوو تەواو بۆیە ئازان لەبەر چیش ناگۆڕێ لەوێ چونکە ئەم کۆمەلگای ئێمە کە ناوی کۆمەلگای باشوورە ئەسڵ کۆمەلگایش نییە ها باشە نە دەستوری هەیە نە حکومەتمان هەیە نە یاسامان هەیە نە دادگامان هەیە نە دادوەرمان هەیە نە هێزی سەربازی هەیە وەکو دەوڵەت و وەکو نیشتیمان وەکو حکومەت بەڕاستی نە ئاسایشمان هەیە نە پۆلیسمان هەیە حیزب هەیە حیزب باشە حتا هەمەی حاجی مەحموو هێزی خۆی هەیە کاکەشە باشە یەکێتی نیشتیمانی هێزی خۆی هەیە ئاسایشی خۆی هەیە فڵان و فیساری خۆی هەیە بنەماڵەی بازانی ئەوەی خۆی هەیە ئێمە وەکو گەل وەکو نەتەوە وەکو نیشتیمان هیچی ئەمانەمان نییە بەڕاستی کە تۆ هیچ ئەمانە نەبێ هیچ سیادەیەکە نەبێ دەوڵەتی چی و تەڕەماشی چی و هەڵبژاردنی شوێنەوەتێ بەڵام ئەمە ئیتر هاوکێشەکە ئاوایەکە ئاوای هەتا وەکو ساڵیان بەر لە ئێسا تەنها یەکێتی پارتی هەبوون بنمونە ئێستا ئەم هەموو حیزبە ئیسلامی و ئەملا ئەولایە شتێکی باشە بەهار هەمیان نەبن بەڕاستی بۆچی نەبن کاکە بەها بن بەڕاستی بۆیە لێرەوە پەیامێکمێ بۆ هێزە سەربازیەکان کە بەداخەوە حیزبیشن بەڵام بەداخەوە ئەم هێزە سەربازیانە لە کاتی دەنگدانە زۆرترین بێڕێزیان پێکرێت بە پێشمەرگە بە ئاسایش بە پۆلیس بە دەستگاکان بە فڵان بەڵام بابەتانە آخر پێشمەرگە ئاسایش پۆلیس هێزە ئەمنیەکان ئەوانش ئینسان کاکە ئەوانش مرۆڤن خۆ ئەمانە کۆیلەی حیزب نین خۆ ئەوە نەتان کڕیون کابرا پێشمەرگەیە دەوامی خۆیەکە موچەی خۆی وەرەگرێ ئاسایشە مرورە پۆلیسە ئەوەیە لەگەڵ لای هێزی یەکێتیە لای پارتی لای کەسێکەیە یەک کاروباری خۆی ئەکا موچەی خۆی وەرەگریت بۆچی ئێوە بەرامبەر بۆوانە ئاوا ڕەفتارەکەن ها خۆ کۆیلەی ئێوە نین بۆچی ئێوە ئەبێ لە کاتی هەڵبژاردنەکانە بێن فشار لەمانە بکەن فشاری دەرونی هەڕەشە گوڕەشە موچە بڕین بڵێن وەڵا کاکەجیان ئێوە ئەبێ ئیلا دەنگ بە ئێمە بدەن ها بۆیە تۆ وەکو یەشێتی یا تۆ وەکو پارتی بۆت نییە هەڕەشە لە هیچ هێزێکی ئەمنی بکەیت تۆ بۆ نییە ئەمە موڕکی تۆ نین تۆ نەوکڕیون بەڕاستی ئەوانە ئینسان مرۆڤ باشە مرۆڤن لەبەر ئەوە تۆ بۆت نییە زەبری دەرونیان لێ بکەی هەڕەشەیان لێ بکەی بڵێ ئێوە ئەبێ ئیلا دەنگمن بە پارتی بێشێتی باشە ئەمە بێڕێزیە و ئەمە بەڕاستی بێحرمەتیە ئەمە تێکشکاندنی ئیرادەی ئەو هێزانەیە کە ناویان هێزی سەربازیە کە پێشمەرگن کە ئاسایشن کە پۆلیسن کە مرورن کە نازام چین هەتا ئەو کۆتایی هەتا دژە ترۆرەکان و ئەولەش ئەوە بێڕێزی ئێوەی کرد لەبەرەوە دوو بەیانی هێزی ئەمنی ئەوانە بە ئەچن دەنگ ئەدەن ئەبێ بەو پەڕی ئازایەنە تۆ هێزی ئەمنی تۆ پێشمەرگەیت باشە پێشمەرگە سڵ لە هیچ شتێ ناکاتەوە تۆ نابێت دەنگ بێ بێکێتی و پارتی بەڕاستی نابێت بترسی لێکێتی و پارتی مەترسە لەوەی کە موچەکە کەس دەتەوێت موچەش ببڕێ لە ڕاستیە تۆزێ ئازابن لە کەس مەترسن
لە هەڕەشی هیچ کەسێ مەترسن بەڕاستی ئەمە ئەوە بۆیە لێرەوە بەو هێزە ئەمنیانە ئەڵێم مەترسن خاوەنی کەسایەتی خاوەنی پیاوەتی خۆتان بن شەهامەتتان هەبێ کام لاتان پێ باشە بەو پەڕی قەناعەتەوە دەنگی پێ بدەن حتا ئەگەر بە قەناعەتەوە دەنگی بە یەکێتی دەنگی پێ بدە کەیفی خۆتە بەڵام ئەگەر لە ترس و هەڕەشە و لەوا دەنگی پێدەی مەیدە بەڕاستی دەنگ بە هێزێکی تر بدە مەیدە بەوە باشە کاکە تەواو نێچی ئیشکەڕەشەوە بۆ تورکیا خۆشەویستان من وا تەسەورەکەم کە یەکێتی ئەڵێمێشێتی بنەماڵی بازانی بەتەمای ئەوە بوون کە شەڕەکە خێرا گەرم ببێت لەگەڵ عێراقا و لێدان لەو هێزانی کە سەر بە ئێران لە عێراقا لیان بدەن و تۆزێکی شت ڕوو بدات و ئەمیش هەڵبژاردەکە تێک پشکێنێ و ئەلم بابەتەنە بەڵام دیارە وردە و دەوا ئەچێتە چەند ڕۆژی ئایندەوە کە دووسێ ڕۆژی ماوە ئەبێ هەڵبژاردەکە بکرێ جا لە دوای ئەوە چی ڕوو ئەدا و چی ڕوو نادا ئەویان بەڕاستی با ئێستا قسەی لەسەر نەکەین بزانین وەتەکە چۆن هەبێت بۆیە لێرەوە من بەڵام بە دووسێ پرسیار ئەدەمەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئایا دەنگدان بە پارتی وێشێتی ئەخلاقیە یا غێرە ئەخلاقیە ئایا دینیە یا غێرە دینیە ئایا نیشتیمانیە یا بەڕاستی غێرە نیشتیمانیە باشە ئایا بۆ ئینسانی مسلمان حەقە دەنگدا بێکێتی و پارتی ئایا بۆ ئینسانی ئەگەر نیشتیمانەکەی خۆی خۆش بوێ حەقە دەنگدا بێکێتی و پارتی لە دوای 35 ساڵ من بۆ خۆم پێم وایە کە بەڕاستی حەقی نییە من پێم وایە خوا بەخوای خۆشی ئەوە قبول ناکە 35 ساڵ دۆ حیزب دەستخە نەبینە قاقات تۆ ئێستا هەفتی دەنگان بدەیتی ئەمە بۆخی کارساتەکە ئەنا وەڵام بۆیە ئەمانە پرسیارن من ئەم شەو ئەمەوێ وەڵام بە پشتانە بدەمەوە و نەتەنها من عزیزان ئەبێ هەموو تاچێکی هوشیار بتوانێ وەڵام بەم پرسیارە دەخۆی بپرسێ بەڕاستی بڵێ منەوە کەسێکی مسلمان کە باوەڕم بەخوا و بە پێغەمبەر و بۆ هەیە من نوێژەکەم ڕۆژوەگرم ئایا حەقە دەنگ بەم بێکێتی و پارتی ئەبێ لەخۆی بپرسێ بەڕاستی کەسێکی نیشتیمانی لێ بپرسێ ئایا یەکێتی پارتی چی بۆ ئەم نیشتیمانی من کردووە کەسێکی نەتەوەی ئایا یەکێتی پارتی چی بۆ ئەم نەتەوەی من کردووە اینجا بڕوا دەنگ بدا بەڕاستی ئەبێ بیدلەوەکەنەوە ئازیزانی ئارام ئەحمەد دوای 35 ساڵ لە دەسەڵاتی مافیاگەری ئەم جووتە لە سەرکوت لە دزی لە تاڵانی لە زیندان لە تیرۆر لە کوشتنی مرۆڤی کورد لە خاک فرۆشتن ئادەی خەڵکی کوردستان چیتان ماوە ئێوە نەتەندۆڕاند بێ چی ماوە کە ئێوە لە دەستان نەدابێ ببورن عزیزان من بەبوونی ئەو پەتایەوە کە تووشم بووە حەوەش ڕۆژە چاوم وەسعی خراپە بەتەواتی چاوم زۆر سوور بووە ئەمڕۆ چوومە لای دکتۆر قەتەیەکی بۆ نووسیوم کە دووسێ ڕۆژ ئەو کارە بکەم و قەتەکەی تێ بکەم بەشکم باشە بێ ئەو بۆیە چاوم ئاوایە داوای لێبوردنەکەم لە هەموو لایەتان خۆشەویستان مەجبوریش نەبوومایە وەکو هەڵوێستێک بۆ خۆم بۆ پێش هەڵبژاردنەکان بەڕاستی قسەم ناکرد و بۆ خۆمەشم خەریکی ئیساحەتی خۆم بووم باش نییە بۆیە لێرەوە من بە خەڵکی کوردستان ئەڵێم ئێوە چیتان ماوە لە دەستان نەدابێت باشە ئەوەشتان پێ ئەڵێم لە سبەی شەو ئەوانەکە دەنگ بەشێ بدەن خۆشەویستان وەکو ڕێی خۆمانە دەنگ بەشێ کارم لێ بەڕاستی من لە ئێوە ئەپرسم خەڵکی کوردستان کوا نیشتیمانەکەتان کوا خۆتان تەنانەت خۆشتان ون کردووە لە ڕاستیە ئایا دەنگ دەری پارتی من ڕووم لە ئێوەیە بنمونە لە بادینانە لە زاخۆیە لە دوهۆکە یەک بوونی ئازادیم پێ بڵێن کە لە بادینانە وجودی هەبێت باشە چێ لە ئێوە خاوەنی سەر و ماڵی خۆیەتی لە بادینانە باشە ئێوە بیرکەنەوە چۆن هەر هەمووتا بوون بە کۆیلە ئێوە بیر بکەنەوە کە لە ماوەی ئەم هەموو ساڵەیە لە سای 1992 چۆن پارتی و بنەماڵی بارزانی تەنانەت بەدەیان لە گەنجەکانی ئێوەی لە زیندانە داناوە تەنها لە بەرەوەی کە ڕێی جیاواز بوو باشە هەمووتان ئەو ڕاستی ئاسان پاشانیش هەلۆ بادینانەیە چی شەقامی جوان کراوەتەوە چی ڤێلای جوان کراوەتەوە ئایا هینی مەسئولینی پارتیە یا هی خەڵکی داماوە قوڕ بەسەرە ئایا لەشکری تورک هەتا چی هاتوتە ناو خاک و نیشتیمانەکەی ئێوە زەحمەت نەبێ لە بادنان و لە هەولێرە ئادەی خەڵکی هەولێر یان ئەوانەی کە نیازتان هەیە دەنگ بدەنە پارتی و بنەماڵی بەرزانی ئەو شەقامانەی کە تازن ئەو ڤێلا و بینا بەرزانە لە کوێ کراونێتەوە زەحمەت نەبێ ئایا ئێوەی بەسەرا ئەڕۆن خۆ ئێوەی بەسەرا ناڕۆن کوا ئۆتۆمبیلەکان تەنتەوەی بەسەرا بڕۆن خۆ ئێوە نیتانە لە حەقیقەتە ماڵ و جێگا و ڕێگا و کۆمپانیاکان هەمووی هینی خۆیانە کە لەو ناوچەیە کە جوان دروستیان کردووە دەوروبەری کۆسڵخانەکان تاوەکو بە دنیا بڵێن کە ئەوە تا بنەماڵەی بازارنی پارتی هەولێران خۆش کردووە بەڵام لەو لاوە بڕۆ سێریکە هەموو گەڕەکە کۆنەکانی شاری هەولێر تەنها بڕۆ سێریکە وەکو جاری جارانە
ئێساش گەڕەکە کۆن و هەژانشینەکان لە جاران ناخۆشترە، لە جاران خەڵکە هەژارترە، پڕە لە پیسی و لە پۆخڵەواتی، هەروەکو 50 بە لە ئێستا هەروەکو خۆی ماوەتەوە. تەواوی ئەو گەڕەکە کۆنانی هەولێر عەزیزانی ئارام ئەحمەد هەروەکو سەردەمی حیزبی بەعسا تاوەکو ئێسش. باشە شەقامتان هەیە خۆنیتانە، کۆڵانەکانتان قیرە وەکو جاران هەر چڵپاوە کەنیتانە، هەمووتان ئەزان کەرەوەکو جارن وایە. ئەو کۆڵەنە باریکانەی سێتاقان و چۆ ئالەم بابەتانە هەر خۆڵ و بەرد و گۆلا و مێش و مەگەزەکانە بە هاوینانە، هەمووتان ئەو ڕاستی ئەزانن. زستانیش دەبینین چۆن دەکەونە سەر ئاو، ماڵەکانتان پڕە بێ لە ئاو، مناڵتان نەخنچی. ئەو دایکەتان بیرە کە ئێساش کە قسەی لەگەڵاکەی ئەڵێ من کاشمە دەرەوە بە شوێن تەرمی مناڵەکەما ئەگەڕێم بزانم کۆرپەکەم کەوتوتە کام خۆش بوون و کام شوێن و کام جێگا بەڕاستی. باشە یعنی بۆ ئێسێ بۆ تەرمی کۆرپەکە یەگەڕێت. ئەی ئێوە ویژدانتان لەکوێ زەحمە نەبێ؟ چۆن ئەبێ ئێوەی خەڵکی هەولێر و بادینان دەنگبەند بە پارتی و بنەماڵی بارزانی؟ ها ئێوە بچووترین ئازادیتان نییە خەڵکی هەولێر، هەر مافتان نییە عەسڵەن. باشە دەی ئێوە دەنگ بە کێ دەن؟ بە پارتی، بە یەکێتی، بە کوڕەکانی کۆسەت؟ ئادەی خەڵکی هەولێر پارتی و یەکێتی و کوڕانی کۆسەت چیان بۆ کردوون؟ تو ویژدانتان تو کەرامەتتان چیان بۆ ئێوە کردووە زەحمە نەبێ؟ کام نانیان بۆ ئێوە داوە؟ کام ئاویان بە ئێوە داوە؟ کام کارەبایان بۆ هێناون؟ کام ژیانیان بۆ ئێوە دابین کردووە؟ کوڕانی کۆسەت کە لە هەڵبژاردنەکانە بیری هەولێران ئەکەوێتەوە لە سلێمانی بوونەتە خاوەنی $100 ملیۆن. ئێستا بە ناوی یەکێتیەوە هاتوون داوای دەنگتان لێکەن لە هەولێر. باشە خۆیان وەکو پاشا ئەژین، هەر شەوە لە باوەشی خانمێکان یەن داوای دەنگ لە ئێوەیەکەن. تو خوا شەرم و کفر نییە ئێوە دەنگ بن بەمانە؟ تو خوا تاوان نییە خەڵکی هەولێر ئێوە دەنگ بن بەمانە؟ تو خوا کفر نییە بیر نەکەنەوە لە حاڵی خۆتان؟ کوڕانی کۆسە 35 ساڵان دەرمانی ئیکسپایر بەسەر ئێوە ساخەکەنەوە لە نەخۆشخانەکەیانە، لە سەیدەلیەکانە. باشە ئەیکەن بە قورجی خۆتان و ژن و ماڵ و مناڵتانە. باشە هەمووتانی تووشی هەزاران دەرد و نەخۆشی و بەڵا کردووە. ئێوە لەژێر سایە ئەمانەیە هەموو ڕۆژێ 100 جار ئەمرن. ئەی چۆن دەنگەدەن بە دوو جۆرەکەکەی کۆسەت و پارتی و یەکێتی؟ چۆن ئەو کارەکەن بەڕاستیەوە؟ وەرن بۆ سلێمانی و ئەو ڕێگەی کاڕووی نازانم بۆ کوێ ماڵی بەرهەم ساڵحی دەیە تەنها و تەنها سەیری باخەکەی شاڵای کۆسە ڕەسوڵ بکەن. باشە بە ئۆتۆمبیل بە سەریعی بڕۆ. باشە بە سەعات ناتوانین سیاجەکەی ببڕیت. بزانێت چەنە گەورە و فراوانە. $10 ملیۆن تیا سەرف کردووە لەو پارەی کە لە ئێوەی دزیوە. هاتوۆتە سلێمانی گردی پارێزگای داژی کردووە وە کردی بە بەهەشت وەکو پاشا بۆ خۆیان ئەژین و ڕائەبێرن و ویسکی 2000 پاوەنی 2000 ئیرۆیی ئەخۆنەوە. دەی ئێوە دەنگەدەن بەمانە بەڕاستی؟ ها ئایا هەر بەڕاستی ئێوە ئەگەر دەنگ بن بەمانە شایانی ئەوەن ئینسان یەک دیفاعتان لێ بکە کە هەسێکتان بەسەر بێ؟ ئەشۆ بلا شایانی نابن ئەو کاتە ئەگەر ئەو کارە بکەن. خوا باسی شێخا دێری مەکەن لای بە بەخوا من تەریقە بووە کە باسی شێخا دێری نەکەن. زۆر تەریقە بووە پێم عیبە بەخوا پێم عیبە کاکە پێم عیبە. ئادەی پارتیەکان بە ئێوە ئەڵێم ئەوەی لە ئەملا دێگەڵەوە لە ئەملا دێگەڵەوە بۆ کۆیە بۆ سێمانی بۆ گەرمیان بۆ هەڵەبجە بۆ پێنجن بۆ لاموتە بۆ هەموو جێگەکانیت تو ویژدانتان پارتیەکان پارتی چی بۆ ئێوە کردووە؟ لە کۆیە لە سێمانی لە پێنجێن لە شارە زوو لە گەرمیان لە کەلار و لە کفری ئەلم بابەتانە چی بۆ ئێوە کردووە؟ کام ماڵی یاونەتێ، کام شەقام، کام کۆڵان، کام پارک، کام موچە، کام ئازادی، کام دەیان کامی تر چی بۆ کردن پارتی و بنەماڵی بارزانی؟ تو ویژدان شەرم نییە تۆ لە هەڵەبجە بیت دەنگ بڕی بە پارتی و بنەماڵی بارزانی؟ لە گەرمیان بیت لە کەلاری سەربەرزا بی دەنگ بڕی بە پارتی و بنەماڵی بارزانی؟ لە سلێمانی و ڕانیە و قەڵاتجێ بی دەنگ بدەی بە پارتی و بنەماڵی بارزانی؟ لە کۆی و لە سۆران بیت و دەنگ بدەی بە پارتی و بنەماڵی بارزانی؟ هەر بەڕاستی عیبێکی گەورە نییە؟ تو ویژدانتان عیب نییە هەر بەڕاستی؟ هەموو مناڵەکانی ماڵی بنەماڵی بارزانی باشە کە باڵیان هێندەی یەک تاکە جزمی بانگوشە بێ کە تازە ئێشتا مناڵە وەکو شا ئەژین بۆ خۆیان هەمویان خاوەنی $100 ملیۆن. باشە کێیان بیریان لە ئێوە کردوێتەوە؟ کێ بیری لە مناڵەکانی ئێوە کردوێتەوە؟ کەواتە بیرکەنەوە دەنگ مەدەن بەمانە ئیتر کاکە دەنگیان پێمەدەن دەنگ بدەن بە نەیارەکانی ئەمانە. باشە
تو وجدانتان چۆن ڕۆتان دێ سەح بدەن لە ناوی پارتی و کاندیدە شڕەخۆرەکانی پارتی و بنەماڵی بازانی تو وجدانتان ئەمە بێوجدانی نییە تۆی پارتی لە سێمانی چی حسابی بۆ کردووی لە هەڵەبجە چی حسابی بۆ کردوویت لە پێنجۆن چی حسابی بۆ کردوویت لە گەرمیان و کەلارەوانە چی حسابی بۆ کردوویت باشە ئەی چۆن تۆ تەنگەدەی بە پارتی بە بنەماڵی بازانی خۆ نە پارتی نەیەشێتی ئەو نەحسابێت بۆ ئێوە نەکردووە ئەی چۆن دەنگیان ئەدەنێ زەحمە نەبێ کەواتە دەنگیان مەدەنێ دەنگیان مەدەنێ کاکە دەنگ بدەن بە نایارەکانی پارتی یەکێتی کورد و کرمانجی تەواو گۆڕانەکان بنمونە کە ئێستا وتە گۆڕان هاتوونە خوارەوە لە گدە زە نەماوە ئەوانەیە کە گۆڕان دەنگ بن بە گۆڕانەکان کەک تۆ دەنگ بنەوە بە گۆڕانەکان خێچێکە خۆ دنیا ناگۆڕێکەکە ئاوە ئادەی ئەوانەی کە ئەتانەوێت لە بادنان و لە هەولێر دەنگ بن بە یەکێتی ئادەی خەڵکی ئەوانەی کە دەنگێن بە یەکێتی لە بادنان و لە هەولێر زەحمەت نەبێ یەکێتی چی بۆ ئێوە کردووە لە بادنان و لە هەولێرە کام نانی یاونەتێ کام ئاوی یاونەتێ کام ڕێخستنی بۆ کردوون لە ژیانی سیاسی ئەم حیزبەیە هیچ کاتی بیری لە ئێوە کردوتەوە دەنگ دەرەکانی یەکێتی لە بادنان و لە هەولێر زەحمەت نەبێ چی بۆ کردوون نەبخوا ئاخر وەڵڵاهی لەگەڵ عەقڵا نایەتەوە دوو گروپێن 35 دانە ساڵ وەکو مرۆڤ سێر نەکەن حسابی توورێکی بۆ نەکەن بتان خەڵەتێنن بە کۆمەڵی هاژ و هوش تۆشی دەنگیت هەیە باشە یەکێتی نیشیمانی کام شای لەسەر ئێوە کردووە لە بادینانە کام نانیاوە بە ئێوە لەم ساڵانەیە ئازیزە من ئاگادارم لەو بادینان و هەولێرەیە دەیان یەکێتی لەلایەن ئەو بنەماڵی بازانی پاراستنەوە فڕێنراوە تعدای لێکراوە سوکاتی پێکراوە ئازاد دراوە ئەم یەکێتی خۆی نەکردووە بە خاوەنیان ئەندام کومیتیان مەسئولی کومیتیان ئەندام مەڵبەندیان فڵان ئۆفیسەریان لە زاخۆ لە دووهۆک لە هەولێر ڕفێنراوە سوکاتی پێکراوە تعدای لێکراوە ئەم یەکێتی قسەی نەکردووە دانێکیان هەیە کە یەکێتیە لە هەولێر باشە پێشمەرگەیەکی پارتیەکی خوێڕی بێشەرەف بێ ئابڕوو ڤیدۆکەم لەلایە کابرا ئاوا دانیشتووە بە نەخوێنەکەی کردوتەوە بە لۆعاکەی دەرهێناوە ئەڵێ ئەمە هینی یەکێتی مەڵبەندە ئێستا ئاوای لێکەم و ئاوای لێکەم و ئاوای لێکەم یەکێتی یەک قسەی نەکرد باشە کاکە یەکێتی یەک قسەی نەکرد لەسەر ئەو مۆزوعانە دەی تۆ چۆن ئەچیت دەنگ بە مادی کارەبای بۆ هێناون ئاو بەسەرەن چی بۆ هێناون بەڕاستی ئاوتان نەبوو بێ کاتان نەبووە کێ بۆی کردوون چەوساوە قوڕ بەسەر داما و نەتان وێراوە بە بۆنێکێتی بوونەکەی شوەسە تا بەرزکەنەوە باشە یەکێکیت بێژی نهاتۆ سڵایەکتان لێ بکە دیفاعیشی لێ نەکردوون بەڕاستی بە هیچ جۆ دیفاعی لێ نەکردوون دەی تو خوا عەیب نییە تۆ لە بادنان لە هەولێرە دەنگ بێ بەیەکێتی و پارتی کاکە تاکەی فێر نابن ئەی هاوار کوا وجدان کوا عقل کوا کاکە ئەی هاوار حەیە عەلە سەڵا بابە گیان من یەکێتیم و لە دووهۆک و لە بادینانم لە هەولێرم ئەم یەکێتیە بە ساڵ مەرحەبای بناکە بە دوو ساڵ مەرحەبای بناکە هیچ شتێکی بۆ من نەکردووە پارتی ئەماتە بە شەڕ یەکێتی قسە ناکە دیفاع ناکە لە هەڵبژاردنەکەیشە ئارا مەحموودە دەنگم بەرێ ئەی ئەگەر دەنگە بەمە ڕووی بابی ڕۆژ بێ چۆشتی وابێ کاکە بۆ پارتیەکانیش هەر بە هەمان شکڵە لە مەنتیقەی نایەن ناوە سۆس باشە ئادەی خەڵکی کۆیە کە میژۆم لێ کە زێدی مام جەلالیش ناوچەی سۆران ڕانیە قەڵات زەیەکان خەڵکی گەرمیان باشە کۆلە کاکە هەڵەبجە بابە پێنجوێن کاکە شارەزوو ئەم هەموو ساڵە تو وجدانتان تو کەرامەتان وا 35 دانە ساڵە یەکێتی کۆن و نوێ یعنی قەدیمەکە لەگەڵ ئەم جدیدەیە چی بۆ ئێوە کردووە زەحمەت نەبێ بەس بڵێن یەکێتی ئەوەی بۆ کردوین یەک کێشە لەگەڵتانە نییە خۆش بەڵێ ئافرم باشە کام ئازادی بۆ هێناون کام نانی یاونەتێ کام کارەبای بۆ هێناون کام ئاوی بۆ هێناون کام شەقامی جوانتان کام کۆڵانی قیرتان کام پارکی جوانتان عزیزانی من خۆشەویستان حیزبیەت لەم هۆڵەندایەیە یەک کۆمەڵ قەول ئەدا بە خەڵک بەخوا بەچای خۆم بینیوبە لە یەکەم هەڵبژنا چوا کوسی هێناوە هەموو خەڵک دەنگیاوەتێ دوای ساڵێ دوو ساڵ هیچی نەکردووە خواوەشی لە دوای 4 ساڵی ئایندا 6 کوسی هێناوە باشە لە 44 کوسی 6 هێناوە 38 فت بووە خەڵک عاقڵ باشە کەچی ئێوە یەکێتی جارە ئارام شەیدایە هەیە یاخوا داوەشی ئارام شەیدا بۆ خاتی پێغەمبەر یاخوا داوەشی کورە خۆ من تۆزە بە پیاو مەزایند کاکە تو بۆچی ئاوا خۆسوک و ڕسوا کردووە یاخوا ڕۆڵت داوەشیت باشە من تێناگەم ئایا ئەگەر خێزانە هەیە حرمەتم بۆی هەیە بۆ ژنەکە چۆن لە ڕووی لەگەڵ تۆ ئاخەوێ
چۆن لە ڕوویە بە تۆڵێ ئارامشەیدا هاوسەرمە چۆن لە ڕوویە لەگەڵ تا پیاسە بکە بەڕاستی ئەگەر مناڵت هەیە ئەو مناڵە چۆن لە ڕووی هەیە پێ بڵێ باوکە چۆن پێی عیب نییە ئەچێ بۆ مەکتەب ئەڵێ ئارامشەیدا وەڵا عینمە باوکمە تۆ عیب ناکەی کاکە عیب ناکەی بەڕاستی لۆ ماڵێ لۆمارێ یەخوە ڕوو لە داڕزی بۆ خاتی پێغەمبەر بۆچ پیاوێکیت باشە یەخوا داڕزیت ڕۆژێک لای کاوخانەکەی بینی ڕسمێکە لەگەڵاگرتم لەوەش پەشیمانم بەڕاستی توخوا ئەمە هونەرمەند و ئەمە ئیشەکانتە کاکە باشە کاکە ئادەی کام شەقامی جوانیان خۆشەویستان کام قوتابخانە کامە مزگەوت کام دایەنگە بۆ مناڵەکانتان کام نەخۆشخانە و کام دەرمان و کەلەسەی تەندروستی چی بۆ ئێوە هێناوە زەحمەتەکەن کاکە ویشتانتان هەبێ ویژدان ئەی هاوار خۆتنیا ناگۆڕێ کاکە یەکێتی لەگەڵ پارتی 30 ساڵە شەریکن داهاتی ئەم وڵاتە ئەبن ئێوە چیتان بەرکەوتووە لەمانەیە کاکە چیتان بەرکەوتووە زەحمەتە بێ من بە ئێوە ئەڵێم کام سەرکردەی پارتی و یەکێتی سەرکردە و بنکردە هەیە وەکو پاشانێژی کامیان خاوەنی پۆلەڤێلا و ماڵ و سیارە و ژن و کژ نییە زەحمەت نەبێ کامیان جگە لە ژنەکەی خۆی 3-4 معشوقینیە دە کچی جوانە باشە کامیان لە ماڵەکەیە ئامانە ڤیاگرایتیان نییە کامیان باشە ئایا کوڕ و کچانی سەرانی یەکێتی کۆن و نوێ وەکو ئێوە ئەژین هی پارتی بنەماڵێ بەزای وەکو ئێوە ئەژین بیتان کردوتەوە مناڵەکانی ئەوان چۆنەژین و هینەکانی ئێوە چۆنەژین ئەوان چۆن سەفەری ئەوروپا و دوبەی ئەکەن و دگلدان خەریکی ڕابواردن و خواردنی خۆش و ژیانی شاهانن ئێوە لە شار و لە قەزا و لە گوندەکان و شارە زور و گەرمیانە مێشوورە خواردونی وێران بوون بەڕاستی بابە ئینسان ئەبێ بیر کاتەوە خۆشەویستانی بن ئەبێ بیر کاتەوە بیر کاکە ئەبێ بیر کاتەوە کاکە باشە ئادەی خەڵکی کۆیە خەڵکی سلێمانی بنمونم باسی ئێواکە بنمونە یەکێتی کە لە ڕاپەڕینەکەەوە واتە لە حوتی 1990ەوە حاکمی مطلقی ئەو دەڤەرە بووە ناوی ناوە دەڤەری سەوز تو شەرەف سەوزی تیاما ئەو دەڤەرە کوا شەقامەکانتان کوا کۆڵانەکانتان کوا نەخۆشخانە و قوتابخانەکانتان کوا ڕەوزەی مناڵەکانتان کوا پارک و دایەنگاکانتان کوا موچەکانتان زەحمەت نەبێ تاکەی ئێوە دایک و باوکە بە تەمەنەکانتان لە ڕزی موچەکانە ببرن کە 3 مانگ جارێ موچەیەکتان هێنێ ئایا هەر بەڕاستی دەنگ ئەدەن بێشێتی بە پارتی بەڕاستی وایە ئەگەر وابێ ئیتر سبێنێ هیچ گلەی مەکەن کاکە تەواو ئەو کاتە منیش دوای هەڵبژار دەکرد پێتان ئەڵێم کە پارتی یەکەم و یەکێتی دوو هەبوو ئەگەر وابوو کە هیوادارم وانە بێ ئەو کاتە پێتان ئەڵێم وە مەسەلەکە چۆنە کاکە باشە پێتان ئەڵێم وە کاکەشە باسی شاسوار مەکەن یەک سەربی لێ بەر کاکە شاسواری شتی چی من هەزار بە ئێوە وتۆ کاکە خێڕیترین پارتیەکی لە شاسوار پێوترە شاسوار زۆر خەتەرە دەسەڵاتی بەدەستەوە بێ شاسوار بچنە شوێنەکەی ئەو پاڤڵ تاڵەبانیە ئێستا کە پاڤڵ تاڵەبانی 1000 ڕەخنم لێ هەیە ئەو شاسوارە بچنە شوێنی ئەو پاڤڵ تاڵەبانیە وەکو پاڤڵ تاڵەبانی ئەو هێزەی کۆماندۆ و دژەتۆر و زانیاری و پارۆ و هەفتە و ئەمانەی هەبێ قەسەم بخوا بە نوێژنی ڕۆژن و کچی خەڵگەڕفێنی قەسەم بخوا بەشەر بڵێ عەبدولواحید کەبابچی بووە ئەیبا تێڵای تێبڕێ ئێوە شاسوار ناناسن کاکە ئێوە نایناسن کاکە قەسەم بخوا ئەو شاسوار دەسەڵاتی هەبێ ئەبێ 1000 ڕەحمەت بنێری بۆ کفندس بۆ مەسعود بازانی باشە ئەبێ 1000 ڕەحمەت بنێری بۆ پاڤڵ تاڵەبانی بۆ قوبە تاڵەبانی نەکەن شتیوە ئەی هاوار نەکەن کاکە من ڕجاتان لێ ئەەکەم دەنگ مەدەن بە شاسوار و بە کاندیدە ساختە چیەکانی ئیتر کەیفی خۆتانە کاکە بۆیە کوان کە سوکاری شەهیدان باشە هی یەکێتی هی پارتی هی ئەرمان چیتان بۆ کراوە زەحمەت نەبێ کە سوکاری شەهیدان بەس بۆ کچەکەی جەبا فەرمان کراوە بۆ بڵێ سەخان باشە ئەویش ئەزانم بۆچی بۆ یەک ئەڵێ هایدێ باشە ئادەی خەڵکی شارە حیاتەکە کە مامزار هەمیشەوی شارە حیاتەکە باشە کۆماندۆ و دژە تیرۆر چیتان پێ ناکا و چی پێ دەکردون زەحمەت نەبێ کام تعدامەوە ئەمانە نەیکردنەوە خەڵکی ئەو شارە حیاتە چی ئەوێنێ بەیشێک لەمانە بڵێ کاکە تخواوە مەکە زەحمەت نەبێ نەخۆشخانەتان هەیە هەمی بۆ دەوڵەمەندەکانە ڤێلاکان هەمووی هینی خۆیانە قوتابخانە کە بە پارەیە گرانبەهایە بۆ مناڵەکانی خۆیانە باشە بڕۆ سێری دەرمانی ئیکسپایر و تلیاک و کریستاڵکەن لە کوردستانە دەی خەڵکی سلێمانی چی دەنگەی بەیەکێتی بۆ سەر پێوە نییە ئەم سەرە چییە سەری بتڵە غازە لێی کراوەتەوە لە غازەکە چۆن شتیوا بێ کاکە
والله هيك دنگ بيكتي بارتي يخو دشي لي بارتي خوش بيتشتان ديكات تمام عادي خلقي سيساق واش او سيساق مدر لا بلادر الا ما تشوفوا بينجن ولا كامل بكم دول سيساق يجي باوكرو حلمتهم بو خلقي سيساق ولا تو اعلى يا بجي كلو سيساق على افغانستان كاك على كابول خو بقران لكابول او سيساق كاكا باشا عادي خلقي بشر في سيساق كجنجا كانت كوجان بقول لي جماعتي يشيتي حتى سرايو خزمكي دياري شيء امريكا قام ولا لا سيساق باشا يا خلقي شارع زود دو قال ما دنگدن بكي بيجتين ها بو ايوا سيساقتان بينيوا شونا ها گوندەکانتان بینیوە چۆنە گەڕەکانتان بینیوە چۆنە یعنی ئێوە نایان بینم لێرەوەی بینم ئاخر چیتان بۆ کراوە ئەی هاوار ئەم دەنگە بۆ دەن بەمانە زەحمە نەبێ کاکە کاری وا مەکەن دەنگیان مەدەنێ تەمەیان کەن کاکە تەمەیان کەن بەشکم ئینشەڵڵا عاقڵ بن وە خوا ڕقم لە یەکێتی نییە باباش بیزان خواوەکی ڕقم لە یەکێتی نییە باش یەکەم وەڵڵا ئەگەر ئێسا بڵێن ئارام ئەحمەد لە کوردستان دوو هێز هەیە پارتی و یەکێتیە باشا ام دو هێزە زیاتر نییە و تۆش وەکو هۆڵندەکان موت یعنی بەزۆر ئەبێ هەڵبژێری بەخوا یەکێتی هەڵبژێرم پارتی هەڵ نابژێرم کاک ئەوە لەوە تاکید بن باش نییە بەڵام لێرەوە من بە هەمووتان ئەڵێم چی بۆ کردن یەکێتی هیچ خەڵکی پێنجوێن لەنەوە یەکەوە ئێوارن پێنجوێنی سەوس ئێوە خۆ باش ئەزانن کاکە کە خەڵکی پێنجوێن چی شەهیدیان ناوە باش نییە مەرزەکەی پێنجوێن شو روش دق اینی پیاروە باشە ئەم مەرزە هەرچی جیرفان و قاسە و بانقە جیهانیەکانی سەرانی یەکێتی هەیە هەمووی پڕکردە دۆلار باشە $1 بۆ خەڵکی پێنجوێن نەبووە خۆشەویستانی ئارام ئەحمەد هەر بۆ شارەکەی کاک ئارام ئەحمەد خۆ ئەو بۆیە پاڤڵ تاڵەبانی یا کاکە قوبا تاڵەبانی لەبەر خاتری تۆزێ حورمەت و ڕێز بۆ کاک ئارام ئەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دێست ئەو بۆیە شتێکم بۆ پێنجوێن کردەیە کاکە ئێمە زیاتر لە 100 شەهیدمان هەیە لە مەنتیقەی پێنجوێنە هەمووشی یەکێتی بوو هاش پارتی بوون لە ئێمە عیبە پارتی بوون و پێنجوێنی ئەزانی وەکو چی وایە وەکو شفتە و کلاشی دۆمی وایە وەکو شفتە و وەڵا کلاشی دۆمی نە شفتە و کلاشە ژێر ناسیکەکان وەکو ئەو وایە بەڕاستی پێنجوێنی لە پارتی بێ ئەوە ڕەنگە تێک چوو بێ لە حقیقەتان شتێمە هەر نەبووە ئێمە کاکە دە یەکێتی چی کردەوە بۆ پێنجوێن زەحمەت نەبێ خەڵکی پێنجوێن بە ویجدانتان ئەڵێم یەکێتی چی بۆ کردون بۆ ئەو شاری ئێمە باشە بۆ شارەکەی شەهید مستەفای سەعازۆراب بۆ شارەکەی شەهید حامێنی خەجێ بۆ شارەکەی بەکری حاجی سەفەر باشە کە لە دواییە خۆشیان لە ناویان برد ئەو هەموو زەحمەتەی کێشا بۆ دەیان سەدا شەهیدی تریش چیان کردە بۆ شارە ئادەی خەڵکی پێنجوێن کوا شەقامەکەی قیرەکانتان کوا قۆڵە قیرەکانتان کوا هوتێلی باش بۆ پێنجوێن کراوەتەوە باشە کام شەقام و قۆڵتان قیر کراوە کام مزگەوتی بۆ کردوونەتەوە کام قوتابخانە و ڕۆزە و باخچە ساوای بۆ مناڵەکانتان کراوەتەوە زەحمەت نەبێ چەند مەکتەبی تایە پێنجوێن چەند و چی تێدایە دەیان لە کوڕەکانی خۆتان لە باشین کوڕەکانی خۆتان نەکەیتیان بە کوژدا چیتان بۆ کراوە زەحمەت نەبێ کوێ دلاوەر چییە کاکە بڕێزم بۆ دلاوەرە ئەویش دەقەناتەکەی بە پیاوێکی بۆی تۆزێ پارەی بنێ بۆ خەوا پێغەمبەر ئەو دلاوەرە کەس نییە بەقەی دلاوەر دوژمنی خەڵکی پێنجوێن بێ باش بیزانیت کەس نییە بەقەی دلاوەری حاجی عوسمان دوژمنی خەڵکی ئەو پێنجوێنە بێ خەڵکی پێنجوێن ئەبێ دلاوەر لە پێنجوێن هەر دەرکەن بەڕاستی ئەبێ لە سێتەرەکەدا بن نەی بەم ناوەیە ئەبێ ئاوا بێ کاکە چونکە ئەوە بەنای پێنجوێنیەوە 30 ساڵی ڕەبەخە ئەخوا بۆ خۆی 30 ساڵی ڕەبەخۆ من ڕێزم بۆیە بەخوا خۆش بێ بەڵام ئەمە ڕاستیە من ڕاستی بەلام حاجی عەید باکشم ئێڵێم ئەرەوەڵا دەی دەیان لە کوڕەکانی خۆتان لە ناوێکێتیا یاوە بە کوشت چیتان بۆ کراوە زەحمەت نەبێ ئیتخوا عیب لێ دەڵبێ بە پارتیا بێشێتی خەڵکی پێنجوێن بەخوا قەسەم کفرە قەسەم بەخوا خواش ناتان بەخشێ لەو دنیا باشە تاوانە نەکەن دەنگیان بدەنێ 35 ساڵی ڕەبەقە ئەوێکێتی نیشتیمانیە $1 لەو پێنجوێنیە لە پێنجوێنەکەدا سەرف نەکردو باشە کوڕێکمانەیە ناوەکەی نابنقەی ناکە پیاوێکی فەقیرە دیف علي والله من يكيتي نشيماني مكا فاضلي مكا قبادي مؤلبات دي باشا كاكيجا انجا دايشتي بلاو كدوتوا ياك دو سيتا چوار پێنج حتى 18 ڕۆژۆ کە قەزارە تۆ لە پێنجۆنە قەزاری 18 کەسی بە 18 نازانم چیاچی دەنگی بێکێتی قەزاری 18 نەفەر بی لە پێنجۆنە ئەچێتە دەرەوە خۆ 18 بەیانی بێت دەرەوە حتما حوتیانە بین تا ئێوارە پێنجۆم پسکۆلیە کاک بێتە دەرەوە بەیانی حوتیانە بین تاوکە ئێوارە ئەچۆ خەفەت ناخۆین والله من لە شارێکە 18 نەفەر قەزی لام بێ قەسەم بەخوا شارە بەجێ هێڵم باشە
چۆن تۆ لەوێ ئەژیت کەچێت دەنگم بێکێتی ها ئایدایەک ڕۆ بۆ نەکەڕەوە باشە کاکە مەیکەن کاک بەگوێی کۆمەڵی خەڵک مەکەن بە ناوی ئێوە پارە وەرەگرن و ئەوە ڕۆین بۆ پێنجێن و پێنجێنیەکان و دەنگ بن بە یەکێتی نیشتیمانی و نازانم چی یا بە پارتی و کورە بڕۆ بەلایشی خۆتەوە بابە ئەوان خەمی جیرفانی خۆیانیان هەیە عەزیزانی پێنجێنیەکان بە قوربانتان بم ئەوان خەمی جیرفانی خۆیان هەیە دەنگیان مەدەنێ یا خەڵکی هەڵەبجە خەڵکی هەڵەبجە ئەمەشم بۆ خەڵکی هەڵەبجەی سەربەرزە عەزیزانی خەڵکی هەڵەبجە ژنانی بەڕێزی هەڵەبجە پیاوانی بەڕێزی هەڵەبجە کوڕ و کچە گەنجەکانی هەڵەبجە ئێسەیش بە ویژدانتان شارەکەتان بۆنی خەردەری لێ ئێسەش بۆنی گازی کیمیاوی لێت باشە شارەکە ئێسە نوخشە تایە ئەلەوە ڕێو خۆی دەوڵەمەنەکە پارێزگارەکە کە یەکێتیە ئارەخۆرەکەیە هەموو سێ مانگجارێ وەکو وەرزی وایە جەڵدە لێیە لەبەر ئارەق ساڵی چوار جەڵدە بەهار و هاوین و پاییز و زستان پارێزگارەکەی هەڵەبجە ئەوە ئارەقە خواتە شۆڕ و باقەرە خەریکی سەرخۆشیە دەی من لێرەوە بە خەڵکی هەڵەبجە ئاڵێم تو گۆڕی هەر 5,000 شەهیدەکەت باشە یەکێتی چی بۆ تۆ کردووە باشە پارتی چی بۆ کردووی زەحمە نەبێ ئەی چۆن دەنگیانەی تێ زەحمە نەبێ کام شەقام و قیتاوە کام کۆڵانی قیتاوە کام و کام سەد کامی پێ بڵێم هیچ کام موچە کام کارونان و ئازادی بۆ ئێوە کام خۆش گوزەرانی ئێوە 35 ساڵە لە بینی بەرداشی پارتی وێکێتیە ئەهاڕێن وێران ئەکرێن خۆتان و شارەکەتان باشە ئێستایشی لەگەڵا بێ شەقام و کۆڵانەکانی هەڵەبجە وەکو ساڵی 1970 وایە دەنگیان مەدەنێ ویژدانتان بخەنەکار باشە تۆ ناکرێت دەنگ بە نوخشە بێ نوخشە باشە ناکرێت دەنگی بدەنێ بەو بە حیزبەکەی خودی نوخشە دێس کە ئەڵی کەرە دێزەیە ئەها شوقە ئەوە قاتەکەی کڕیوە خۆ لایڤیکا باسم کردو هەر قاتەکەی بە 1,100,000 دلار قاتەکەی کڕیوە ئەو نوخشە باش نییە ئەوە یەک دانەی ئاوا کڕیوە کە ئێستاش بۆنی پیسایی لێیە کاکەجە بۆنی شیاکەی لێ ئێستاش نوخشە ناسیحە نازانم چییە باشە دەی تۆ چێنە چی هەر بایەی سەوز یەکاتەوە من لەگەڵ مەهدی فەتاحی و یەک دوو برادەرە لە 200 دۆرف چوومەتە خەسەرخانە بریناری هەڵەبجەی تیا بووە بەشە لێی نەپرسیوە کە بە کیمیایی وای لاتوە باشە ڕستمەکەش مەیەکە لەگەڵ لاگرتووە باشە کاکە خەڵکی شارە زور هەموو شارە زور باشە هەموو شارە زور بەقەرە گۆلیشەوە باشە ئەو برادەرێکمانە بوو ناوی نابم لە سویدە خۆشەویستان ئاڕە قسەیەنێ وەڵاسێنەکەم ڕۆژە شعرێکی نووسیوە ئای قەرەگۆڵ تۆ نازانم وەکو پاریز وایت و تۆ دەستە خوشکی نازانم کوێیت و کۆرە تەلەفۆن بتمانە کاکە تۆ عیب ناکەی کاکە وتم من ڕێزم هەیە بۆ قەرەگۆڵ کەی لەکوێ دەستە خوشکی پاریزە کاکە کوڕە خۆی یەک شتیان بۆ نەکردە بۆم گودە داماوە قوڕ بەسەرە کاکە تۆ یادگاری لەگەڵی هەیە ئۆکەی بەڵام وەڵای بە دەستە خوشکی پاریز ئەمیسەردام نییە کاکەجان پێنجێنەکەی منیش بەخوا دەستە خوشکی هیچ نییە وێرانە کاکەجان باشە دەی خەڵکی شارەسوود ئەو قسانەی کە بۆ هەڵەبجەکردن بۆ ئێوەش هەر بە هەماشکەڵە چۆن دەنگیان ئەدەنێ زەحمە نەبێت خەڵکی دەربەنی خان خەڵکی گەرمیان من بە خەڵکی کەلار و گەرمیان ئەڵێم تو شەرەف و ویژدانتان یەک بز لە خاشی ئەومەوە نەفرۆشرابێ نەکرێت بە دۆلار و نەبرای بەم لەولایە کۆ ئازادیەکانتان کۆ نان و کار و موچەکانتان ئادەی پیاوان و ژنان و کچان و کوڕانی کەلار باشە چیتان بۆ کراوە زەحمەت نەبێت پارتی چی بۆ کردوون یەکێتی چی بۆ کردوون دەنگیان مێنە کاکەجان لێرەوە پەرمە بۆ خەڵکی ڕانێ و قەڵازی بۆ هەموو شوێنەکانی تر باشە تەواوی ئەو قسانەی ئەم شەو من کردم بۆ هەمووتان ئەبێت بۆ ڕانیە ئەبێ بۆ قەڵازی ئەبێ بۆ هەموو شارەکان ئەبێ بۆ هەموو گوندەکان ئەبێت باشە چونکە هەمووتان یەک دەرتان هەیە هەمووتان یەک ئازاتان هەیە هەمووتان یەک بەندیتان هەیە هەمووتان قوڕ بەسەرن هەمووتان بەدبەختن بەڕاستی هەمووتان شەوسا و زەحمەتکێش و داماون هەمووتان بێماڵ و بێژیان و بێگوزەران بێنانن بەڕاستی هەمووتان وەکو یەک بووە بەڕانە قەڵزێ ئێلا عەربەت کاکە دوو پشکەی عەربەت بەناوبانگ و لە مێژووی ئێمەیە باشە خەڵکی عەربەت بۆچی وەکو دوو پشک نان بێکێتی و پارتیەوە کاکە وەکو دوو پشک پیانەوە بەن دەنگیان مێنێ ئەی هاوار
بۆ خاتی پێغەمبەر جاڵن و پشی عەربەت با بە هەر کەسێکەوە ئەگەر ڕبەیە خۆی پیس نەکا ئەیکوژێت دەتە پێنەوە بن کاکە دەنگیان مێنێ ئەی هاوار خەڵکی عەربەت ئەوەیە بۆیە بۆ خەڵکی سەربەزی ڕانەوە قەڵاتزێ بۆ هەمووتان من هەمان قسەم هەیە باشە بۆ قەزای سۆران قەڵاتزێ فڵان ئەملا ئەولا ڕانیە بناری قەندیل هەموو ئەو پرسیارەی کە ئێستا کردومە لە خۆتانی بکەن چیتان بۆ کراوە زەحمە نەبێ هیچیان بۆ نەکراوە نە نەخۆشخانەتان نە خزمەتگوزاریتان نە ئازادیتان نە کاتە نە ناتان بەخڕێ ئەوە مەچەیە کابرا دانیشتووە بۆ نمونە جەمالێکەیە جەمالیکەی پێڵێن هەڕەشە لە هەولی شەرجەنگیەکە لە دەربەنی خان خۆی ملیۆنێرە کاکە دانیشە تەسبیحەکەی بە ئایا لە خۆ قسەی لەکەوە ئێمە خۆمان ئەزانین دوای بیسی مانگ چیەکەین وەڵام ئەگەر ئەو گونی لە هەولی شەرجەنگی بگری چی پێکرێتەوە وەڵام ئەگەر گونی بگریت بەخۆ ئەگەر ئەیگری گونی بڕۆ بیگرە مشکلی خۆتە کامیش هیچیان بۆ نەکراوە زەحمە نەبێ هیچ بۆیە ئەمە بۆ ڕانێ و قەڵازیش خەڵکی دەربەنی خانی ئازیز دەربەنی خان یەک هەڵوێستی شەریفانیان هەبوو هەمووی دەنگی بە گۆڕاندا داخەکەم ئەم گۆڕانیش ئەمانە ئاوایان کرد ئەو گۆڕانی کردەها ئاوایان کرد لەو بزوتەوەیە کە هەموو دەربەنی خان دەنگیان بەهێندا خەڵکی دەربەنی خان ئاوەکەیشیان پیسە بۆ خواردنەوە نابێت خەڵکی دەربەنی خان خەبەرم هەیە ئاوەکەتان بۆ خواردنەوە نابێت ئێوە و کەلاریەکان باشە هەر کفری گەورەیە دەنگدەن بە پارتیوێکێتی باشە کوا شەقامی مەرگ شەقام سلێمانی بۆ دەربەنی خان و ئەوانە تا چاک نەکراوە بۆ ئێوە کاکە دوو خوشک سێ خوشک بەیەکەوە بە کاتەتی ئۆتۆمبیل مردن کاکە باوکو دایک و کەسوکاری ئەو دوو خوشک و سێ خوشکە بەیەکەوە لەو ڕێگەیە بە سیارە ئەمردن نابێت دەنگ بن بێکێتی و پارتی بەڕاستی نابێت باشە دەسەڵاتێ 35 ساڵ تەنها یەک شەقامتان بۆ نەکە کفر نییە دەنگیان بدەنێ وەڵڵا کفرە باشە تۆ وا بزانە دەسات باوکتە کاکە من مناڵێکم باوکم هەیە باشە باوکم هەیە ئەم باوکە پێڵایەکم بۆ نەکڕێت کراسێکم بۆ نەکڕێت سەفەرێکم پێ نەکات پارەیەکم نایاتێ خواردنێکم بۆ نەکڕێ شیرێکم بۆ نەکڕێ ئەمە باوکە ئەمە باوکە یان ناوکە زەحمە نەبێ ئەوە ناوکە کاکەجیان باوک ئەبێ باوکایەتی کە دەسەڵات بێ دەسەڵاتدارەتی کە بەڕاستی حکوم ئەبێ حکومداری بکە کاکەجیان ئەوە معقول نییە نێشیرەڤان بازانی مافیا نیوەی هەولەی داژی کردووە دووسێ کوڕی نووسکەلەی هەیە هەمووی ملیۆنێرن مەسوول بازانی بە هەمان شکڵ کوڕێکی هەیە تەلەڤیزیۆنی هەیە و دەیان و سەدا ملیۆن و ملیارد دەڵیان دزیوە کەچی ئەیش لێچی ڕێبازی بارزانیە کاک مەسوود دەنگمان بدەنێ بۆ ڕێبازی بازانی کورە نەفرەت لە ڕێبازەکەتان باشە کاکە نەفرەت لەو ڕێبازە کە 35 ساڵە خەڵکی هەولێر و بادنان و کومسان ئەچۆسێنەوە بنە ماڵی بازانی باشە نەفرەتتان لێبێ لە خۆتان و لە ڕابردوو لە ئێستا و لە ئایندەیشتان خائینینە باشە وەڵڵا ئەوەی دەنگ با بە ئێوە لە بزنترە کورت و کرمانجی تا ئەوەیە چۆن تۆ دەنگەدەی بەوانەی کە وەکو پاشاژین مناڵەکانێک و مناڵی شاژی منیش نان نەبێبی خۆم هەڵتەک باشە وەکو سوالکە بشیم وی خوایەکێتی نیشتیمانی کوردستان و با دەنگی بەمێ و پارتی ڕێبازی بازای بە دەنگی بەمێ بۆ کاکە شاخم هەیە گوێ درێژم کاکە بە کەرمەزان برای من دەموچاوم لە چیە چۆن شیوا بێ کاکە قسەی قۆڕ ناکرێ شیوا کاکە وەیە بەداخەوە بنەماڵەی بازانی و پارتیەکێتی حرمەتم بۆ خەڵکی کوردستانەیە ژیانێکی سەگانە بە ئێمە ڕەوا نابێت ئەو قسەی بەکر عەلیە بەکر عەلی لە ساڵی 96 کە ساڵ عەزیزی ترۆریست شەهیدی کرد لە مەلعەبەکە وتی چی وتی یەکێتی ئێوە ژیانێکی سەگانە بە ئێمە ڕەوا نابینن بەڵام خۆتان لە کۆشکەکان و لە فێنداکان ئاژین ڕاست دەکەن ئەوانە بڕاستی یەکێتی و پارتی 35 ساڵە ژیانێکی سەگانەی بە ئێمە ڕەوا نەبینیوە باشە نەفرەتان لێبێت بەڵام بۆ خۆیان نوشنومڵان وەکو پاشاژی ئەزانی بۆچی هەموو مەسئولە کۆنەکانی یەکێتی سەکرداتی یەک قسە ناکەن خۆشەویستانی ئارام محمەد لەبەرەوەی هەمووی ئەمانەی پارە هێ نەزان چی لێ بکات باشە ئاو خولە چڵکردنە خولە سەنگاویە خۆشەویستە یا کاروانی کوڕی ئەمە نەیان پارە هەیە نازان چی لێ بکەن ئازیزانی ئارام محمەد لەبەرەوە قسە ناکە بەیانی پاڤڵ بڕوا 100 شەقی تێڵ بە نارێ قسەکە لەبەر خاتی پارەکانی باشە ڕاستی بزن اینجا با ئەوەشیان پێڵ هەر لە ئێساوە کە دوو بەیانی هەڵبژاردنە هێزە سەربازیەکان پارتی و یەکێتی چی قسەیان کردووە هەمووی دروی
چی قەولیان بە ئێوەیەوە هەمووی درێ قەسەم بەخوا بە گۆڕی شەید ئارام بە گۆڕی ئەو ئازاد هەورامیە باشە بە گۆڕی نازانم هەموو ئەو شەیدە شەریفانەیە کە گیانی خۆیان لە پێناوی قەزای کوردیا داناوە ئەوێکێتی و پارتیە لەم هەڵبژاردنەیە چی قسەیان کردووە لە 100 قسەیانە 150 درێ باشە جا حسابیکەن لە 100 قسەیە 150 درێ ئەوەیشی باوەڕ بەوانە بکە ڕاست ناکەوە ڕاستی تا میکە هەمووی درۆ هەمووی فڕۆفیشاڵە خۆشەویست بنمونە لەشێتی نیشتیمانی تۆم 4 ساڵ دەنگی مێرێ با بنمونەی هێنمەوە یا پارتی دەنگی مێرێ با پشکێت خۆ نامرێ بەوە لە 4 ساڵی ئایندەیە ئەگەر دەنگیشی بیتێ بێ بە تەجروبە بۆی شتێکی باشە باو کاتە ببێ بە هێزی یەکەم لە کوردستانەوە کێشەمان نیە خۆ بێ کێشەمان لەگەڵ لەشێتی و پارتی فڵانە کێشەی شەخصیش نییە لاختا کێشەکە عامەکە ئێمە هەمانە خۆشەویستانی ئارام محمەد باشە بۆیە قەت باوەڕ بەمانە مەکەن ڕاز ناکەن ئەمە ئەکەین و ئەوەیەکەین و ئەوەیەکەین و ئەم ئەڵێ پارتی ئەڕوخێن و ئەوە لێشێتی ئەڕوخێنم و کێ ڕوخێنین وڵڵی یەکەس ناڕوخێن قسەی قۆڕ کاکە لە شەستەکانەوە لە برای مەحموود لە جەلال تەڵەبەن و شوام سەفاوە 1 ملیار فیشێکیان کرد بە سنگی یەکترا نەڕوخان ئێستا بە مای گەڕوخێ بە شیعارە ڕوخێ ها ئەرێ کاکە شێتمان مەکەن برای من ناکرێت شیوانانە ناکرێت کاکە ناکرێت تێگەیت با ناڕوخێ بەوە کاکەچێ تەواو لە شەڕی ناوخۆی نەوەیەکە هەتا 96 12500 کەس لە شەڕی ناوخۆ کوژرا کاکە یەکێتی و پارتی هەر مریشیان قەوی بوو بەچی لە ناویە بن بەچی بەخوا من گەڵتەم لێ بەخوا پێکەینم یەکە یەکێتی لە پارتی لە ناوە بین پارتی لە یەکێتی لە ناوە بین وەڵڵا ناتوانن بەخوا ناتوانن بەخوا بەیانی یەکێتی بنەماڵەی بازانی نەمێنێ ئەمیش نامێنێ پارتی یەکێتی نەمێنێ ئەمیش نامێنێ ئەم دوانە لە شەخصەکانەوە دروست کراون بۆمانەوەی یەکترین وەکو دوو حیزبەکەی ئەمریکا بنمونە بەڵام وان مۆردێڕ و فەرقی تەواو لەگەڵ ئەمەیە بێ هەردووکیان بۆ ئەو ماونەتەوە بۆی خزمەتی یەکتر بکەن ئەی چی بکەن لە هینا بۆ نمونە لە هەڵبژاردنەکانە پارتی ئەڕوخێنم بنەماڵی بازانی وا لێکەم یەکێتی من یەکێتی ئەڕوخێنم وای لێکەم پاوەڵ و قوباد وا لێکەم ئەو وا لێکەم بەخوا بشی فشێ ئەم قسەی من هەڵگرنەوە ئەگەر ئەو مەسئول بازانیە ئەو نێچیرەوان بازانیە ئەو پاوڵ تەڵەبانیە ئەو قوباد تەڵەبانیە ئەگەر بەیەکەوە نیانت سەرچاو کاک مەسئول بەخێر بێت کاک پاوڵ بەخێر بێت کاک قوباد بەخێر بێت کە بارزانی نەمبروین ناویچێ کاک مەسئولی بەڵێ ئەگەر هەمووی وانە بووە من ئارام محمەدە بم باشە چاو کاتە ئەڵێم سەلام عەلەیک خەڵکی کوردستان پێتان ئەڵێمەوە ها بیرتان ئەەکەمەوە من وەکو ئێوە نی من شتم بیر ناچێتەوە بەڕاستی شتم بیر ناچێتەوە ئەرە وەڵام دوعایشم بۆ بکەن تا سبەی شەو تۆزی ئەم چاوم باش بێت لە مناڵیشەوە چاوم نێشاوە ئەو هەمووی دوعایەکی پارتی ئاوام لێکن بەخوا کاکەم دوعای ئەوانیش نییە دوعایان خۆی ژیران نابێت کاکە خابرا خوا 1 ملیۆن دوعا بکەن خوا قەدیان وەرناگرێ شکر ئەرە وەڵا چی کاریش دەی عەزیزانم خواتان لەگەڵ هەتا شەوێکی تر یەمەوە خزمەتان چاوتان لەسرم بێت هاتی و خەڵک هەمووی بەس چاوەڕانی ئەوێ بڵێ ئارام محمەد دەنگ من بچی پەلە مەکەن جارێ ئەمە وردە جەوەکەی بۆ خۆشەکەم جەوەکەی فەسڵەکە ئەگەم بە فەزایەکی تەندروست ئەو کاتە ئەڵێم دەنگ بن بچیە و چی بکەن و چی نەکەن و ئارەم بابەتان ئەگەر پێتان خۆش وێ پێتان خۆش نەبێ بنەقم چیەکە ئەگەر دەگەن بچێکی خۆتانە ئەوانە بەڵام دەنگ من بەدە سەڵات ڕاستی حی تەوا من ئیتر قسەیەکم بۆ ئێوە نەماکوونە کاکە پاشای بەرنجی چی و عیب کاکەەوە شێتە وەڵڵا دامەوە بەدبەختە کاکە وازی لێ بهێن عەزیزانی ئارام محمەد وازی لێ بێن داماوە ئەو گوناحە بە قوربانە بم ئەوە ڕۆژێ داهەیە جا هەندێشتی پاڤڵە شەیە خوا هەڵ ناگرێ باشە پاڤڵ تۆزێ تااقەتی خەڵکی ماستاوچی نییە من ئەوەیم بەدڵە بەڕاستی بینی پاڤڵ تااقەتی ئینسانی ماستاوچی شتی نییە ئەوەی باشە هیوادارم ئەو پاڤڵ تاڵەبانیە ماوەیەکی تر ئێستا نەقەی ناکە 2 نەفەر بنێرێت بۆ ئەو پاشای برنجە 4-5 مزرە شەقی تێ هەڵبەن بڵێن ئەمە لە جیاتی ئەو بانگەشەیە کە کردت بۆ یەکێتی نیشتیمانی ئاخر عیبە تۆ بێ تو خوا خەڵکی بگریت بۆی دەنگ من بێکێتی جاگریانی بۆ چیە برا خەڵک دەنگ بکیە ئەیاوتەوە خۆمە شین و شەپۆڕی نایە بە قوربانە بم شین و شەپۆڕی ناوێ هیوادارم خاڵە پاڤڵ بەشوی کاگەران مەحمەد بکات
ماوەیەکی تر بەس زۆر ئازاری مێن ها چوار پێنج مزرە شەق مزرە شەقەیە ها مزرە سێ و ئالم بابەتانە چوار پێنج مزرە شەق خەڵن لەقنی ئەو پاشای برنجە هەر بۆ خۆشیەت بۆ یادگاری بەڕاستی بۆی تۆ عاقڵ بێ عاقڵ پیا بێ پیا یاڵڵا خواتان لەگەڵ بەخێرچن ئازیزانی ئارام ئەحمەد شەوتان خۆش بێ